سلااوان لێبێت و ئەم کاتتان باش لە گەڵاڵم لە قوبەی گەڵاڵا کە ئێرە بەم ناوە ناسراوە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونی قوتابیانی پەیمانگای تەکنیکی چۆمان بەڕێواتچێت لێرە ڕاگری کۆلیژی یاخود ڕاگری پەیمانگای تەکنیکی و کرمانج عێزات هەروەها بەرپرسی لە قبی شەشی گولانی پارتی دیموکراتی کوردستان ئامادەن لە نزیکەوە پیرۆزبای خۆیان ئاراستەی قوتابیان و ئەو قوتابیان کە ئەم ساڵ ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکرێت لە نزیکەوە هەم دیاری لە قبی شەشیان پێدەبەخشن و وێنە یادگاریشیان لەگەڵاگرن. دیاری لە قبی شەش پێشکەش بەو قوتابیە کراوە ئێستاش دکتۆر عیماد دیاری پەیمانگە پێشکەش بەو قوتابی ئاکات. کاک دکتۆر هەر بە ڕاستەوخۆ دێمەلات سلااوت لێ بێت ئەمڕۆ ئاهەنگی دەرچوون هەیە چەند قوتابی ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکرێت بۆ پەیامت چییە بۆ قوتابی؟ والله إن شاء الله قوتابیەکان موفق دەبن پێشەچی دەستخۆشی لە دەستگای زاری کرمانجی دەکەم بۆ ئەم ڕماڵکردنی ئەم بۆنەیە بەڕاستی پیرۆزبایی لە هەموو قوتابیەکان دەکەم بۆ ئەم مناسبەیە چکاوە لە ژیان بەبزانم شتێکی زۆر تایبەتە ئێمەش کۆمەڵێک پرۆگراممان هەیە و بەرنامەمان هەیە لە پەیمانگا هەم بۆ دەرچوون و هەم بۆ بەرەو پێشچوونی پەیمانگاکە بۆکردنەوەی بەشی زیاتر بۆ وەرگرتنی قوتابیانی زیاتر و بۆ کردنەوەی دەوامی ئێواران خەڵکێکی زۆرتر مستەفید بێ بابەتی زۆر تەوەر هەیە لەسەری بڕۆین بەس گرنگترین شتەوەیە مهم قوتابیەکان پیرۆزیان بێت پیرۆزبایان لێ دەکەین و موفق دەبن ئینشاءالله دەستۆش خۆش بێت سەلامەت بی. دەمەوێت پەیامی ئەو قوتابیش وەرگرم کە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیتی چ بەشێکت تەواو کردم؟ وڵا بەشی تەکنۆلۆژیای زانیاری ئایتی. ئەم چەند ساڵی خوێندت؟ وڵای زۆر خۆش بوو زۆر هەوڵمدا ئیتر زیاتر لە هەم مامۆستاکان هاریکارمان بوون هەم دەرسەکانمان لاوە خۆش بوو کە بەشەکەش بەڕاستی بەشەکی باشە ئیتر زۆر هەوڵماندا لەگەڵی و توانیمان ماشەڵڵا مامۆستاکانیشمان زۆر باش بوون ئیتر ینی شتێکی زۆر باشیان پێر کردین و توانیمان ئاستی ینی زانیاریەکانمان زیاتر بکەن. دەستخۆش بە پیرۆزە دووبارە بێت. لێرە کرمانج عێزات بەرپرسی لە قبی شەشی گولانیشێکا کرمانج پێیامت چییە بۆ قوتابیان ئەمڕۆ لە نزیکەوە لەگەڵ کەس و کاری قوتابیان خۆشی دەرەبڕێ و دیاری لە قبی شەشیان بەسەردا بەشەکە؟ دوو ڕۆژ زۆر لە ژیانی ئینسانی زۆر خۆشن یەک ڕۆژی تەخەروت یەک ڕۆژی زاوایەتی یا بووچێنی هەوچیان لێ خۆشترن ئینشاءڵڵا نەخشەی بیرەوە ئەوڕۆ مەرحەلەیەکەمە تەخەروتی کۆمەڵە قوتابی لە سووری پەیمانگەی تەکنیکی چۆمان ئەمە هاتوینە کە هاوبەشی خۆشیان بکەین بەشداریان دیا بکەین پیرۆزبایان لێ بکەین و دیاریی متەوازەشیان بەسەدا بەشکەین وەکو هاوسۆزی لەگەڵ خۆشەکانیان خۆشحاڵین کە خەڵکی خۆمانە بینین قوتابیانی خۆمانە بینین دڵخۆشن بە ئاسۆیەکی جوان بە ڕۆکی خۆ جوانەوە چاو لە ئاسۆکەن ئەوە نیشانە ئەوەیە کە ئەوان ئومێدیان بە ئایندەی ئەو وڵاتە و کوردستانەیە دڵخۆشم. باش کرمانج چۆمان تەنیا کۆلی پەیمانگەی تەکنیش چۆمانی هەیە بابەتی کۆلیژ چی بەسەرات؟ ئێستا ما لە پرۆسێک داینە لەگەڵ زانکۆی سۆران کە پلەی پەیمانگای تەکنیکی سۆران بۆ زانکۆ بۆ کۆلیز بەرز بکرێتەوە ببێتە بەشێک لەوەی وە کۆمەڵک بەشی تێدا زیاد بکرێن کە دەگەڵ خەسڵەت و تایبەتمەندی منتیقە بگونجێن بۆی بتوانین ئەوانەی کە لەوێ تەخەڕوج دەکەن کادری کاراتر بن ئیشمان لەسەر کردو ئێستا ئەنجومەنی زانکۆی سۆرانیش ڕزامەندی لەسەدەوە وەکو پرۆژەیەک تەقدیمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە ئومێدمان وایە وەزارەتی خوێندنی باڵاش پشتگیری لەو مەسەلەی ئومێدمان وایە لە ساڵی دادێ بگەین نەتیجەیەکی باش کە ئینشاءڵڵا لە چۆمان کۆلیزی باش بین. دەستخۆش زۆر سپاس. کرمانج عێزات بەرپرسی لە قبی شەشی پارتی دیموکراتی کوردستان لە چۆمان وەک ئاماژەم پێکرم ڕۆ ئاهەنگی دەرچوونی قوتابیان هەیە لێرە خێزان بە خێزان بەسەرەکرێنەوە لە نزیکەوە هەم وێنە هەم گفتوگۆیەک لەگەڵ قوتابیان نەکرێت و کەس و کاری قوتابیانیش بە هەمان شێوە بەشداریان کردووە لە ئاهەنگەکە. دەمین خولی دەرچوونی پەیمانگای تەکنیکی چۆمانە ئەمڕۆ قوتابیانی سێ بەش ئاهەنگی دەرچوونیان بۆ سازکرا و بەشەکانی کارگێڕکار ئایتی کارگێڕی دارایی ئەم قوتابیانان ژماریان 50 قوتابیە زۆربیان هاتوون لە قوبەی گەلالە کە ئەو ئاهەنگە لە نزیکەوە
سوکاریان گفتوگۆکەن خۆشی دەرەبڕن لێرە گوتم هەم دیاری لە 26 گولان هەمیش دیاری ڕاگرایەتی کۆلیژی یاخود پەیمانگەی تەکنیکی چۆمان بەسەر قوتابیان دابەشەکرێ بزانم چ بەشێکت تەواو کردی بەشی کارجێڕێکار دو ساڵە وانە چۆن بۆم دو ساڵە خوێندی وڵایی زۆر خۆشڕۆیشتی لەخوای بەسەر چی فێر بووی تەگەر بۆم باز وڵایی لە بەشی کارجێڕێکار فێربووین کە چۆن فێرە بزنس بێ لە داهاتوو تا فێرە کاری خۆی بیت سەرکەوتو بێ وە گوتم سێ بەش کارژێڕی کار ئایتی ئەمانە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیان بۆ کرێ ژمارەی ئەو قوتابیانە 50 کەسە لێرە مامۆستا بارزانی شێ هەندێ قسەی لەگەڵەکە مامۆستا سلااوت لێ بێت ماندوو نەبی چۆنی ئەحواڵ چۆنە پێیان چیە دەتەوێت چی بڵێ لەم ڕۆژەدا کە 12 خولی دەرچوونی پەیمانگە تەکنیک و سوپان چۆمانە بۆ هەر سێ بەشی کارجێدارایی کارچێڕێکار بەشی تەکنۆلۆژیا زانیاری لێرە پیرۆزبایی خۆم بە ناوی خۆم و ڕاگرایەتی پەیمانگە تەکنیک چۆمانەوە پیرۆزبایی لە سەرجەم قوتابیانی دەرچوو دەکەم هیوای سەرکەوتن و سەرفەرەزەم بۆ دەخوازم زۆر بخێرمە سەرچاوم هەندێک دیمەنی تەرتان بۆ ئەگوازمەوە ئەمڕۆ لە قوبەی گەڵاڵە کە ئەم ناوەی هەیە ئاهەنگی دەرچوونی 50 قوتابی کە 12 خولی پەیمانگەی تەکنیکی چۆمانە ئەمڕۆ ئاهەنگیان بۆ دەکرێت هەم قوتابی لێرە ئامادەیان هەم کەسوکاری قوتابیانیش و بەرپرسی لە 26 گولان و ڕاگرایەتی کۆلیژ تەکنیکی لێرە بەشداریان کردووە لێرە شرینی بەسەر ئەو میوانانە دابەشەکرێت کە ئەمڕۆ هاتوون لە نزیکەوە پیرۆزبایی لە قوتابیەکانەکەن سلااوت لێ بێت باشی حواڵ چۆنە چ بەشێکتەوە بەشی ئایتی ئێستا باشی زیادی چۆن بووە چەند ساڵێکە خوێندت چی فێر بووی وڵاهی زۆر باش بوو ئەلحەمدولیلا و پەیمانکەمان زۆر باش بوو سپاس لەخوای گەورە و ئیشتەکی باشش فێر بووین ئەلحەمدولیلا هەستت چۆنە کامڕۆ هەنگی دەرچوون لە نێو کەسوکار